تا ئێستا چوارچەوەی هەماهەنگی نەیتوانی بوو کە کاندیدێک بۆ پۆستی سەرۆکوەزیرانی عێراق دیاری بکە. ئەم شەو هەواڵەکان وا دەڵێن کەسێکیان کاندید کڕۆ ناوی عەلی زەیدیە، بەڵام جارێ دیار نییە ئاخۆ جارێکی کە بە فەرمی ئەمە ڕادەگەێنن یا قوڕایی ناگەێنن. ئەمە لەگەڵ ئەوەی کە ئێستا کاتی ڕاگەیاندنەکە کە 15 ڕۆژ بوو تێپەڕیوە لە ڕووی دەستوریەوە. دەمانەوێت هەندێک قسەی زیاتر لەسەر ئەم بابەتە بکەین بە میوانداری زۆر بەڕێز کاک ڕزگار محەممەدەبین دادوەری بەناوبانجی کوڕ ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە لەگەڵماندایە. کاک حاکم ڕزگار شەوتان باش، گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24. جەنابەت یەکێک لە دادوەرە بەناوبانگەکانی و شارەزایەکی تەواوی دەستور و یاسایشی. ئێستا قسە لەسەر ئەوەیە کە چوارچەوەی هەماهەنگی کەسێکیان دیاری کردووە. کارمان بەوە نییە ناوی ئەم کەسە چییە و چی نییە، بەڵام قسەمان لەسەر ئەوەیە ینی بەڕای ئێوە کاتەکە تێ نەپەڕیوە ئەو 15 ڕۆژەی دانرا بوو ئەمڕۆ تێپەڕیوە. پێت وایە لە ڕووی دەستوریەوە هیچ ئیشکالێک دروست بکە بۆ ئەو کاندیدە بۆ پۆستی سەرۆکوەزیران؟ سپاس کاک فەرهادگیان، سپاس دەکەم بۆ چاوپێکەوتنەکە. بەڵێ بە دڵنیاییەوە ئەگەر ئێمە وڵاتی دەستوری بین و ملەتی دەستوری بین و سوڵتەی دەستوری بین ئەبێ ڕێز لە مودە دەستوریەکان بگیرێت. چکە دەستور جەناب دەزانیت خۆیان لە ناو دەستورەکەەوە ناوبراوە ئەڵێ قانونی ئەسما و ئەعلا، هەردوو کەلیمەشەکان بۆ بەکارهێناوە، ینی بەرزترین و باڵاترین و بەنرخترین کەواتە نابێ بشکێنرێت. بەڵام قانون شکێنرا حتا لە هەڵبژاردننی جەنابی سەرۆکی کۆماریشە ئەویش مدە قانونیەکەی تێپەڕێنرا. دەست شکاندن بۆتە عادەتێکی ڕۆژانەی ئەم وڵاتە بەداخەوە، چکە وڵاتەکەمان لە سەرەتادا کەواتە کاک ڕزگار هیچ ئیشکالێکی بۆ دروست ناکات. ئەگەر کاک حاکم فەرهاد ئەگەر وڵاتەکە لەسەر سیستمێکی دەستوری ڕاست بڕوات تۆ ئەبێ مەجلیسی نواب کە ڕئیسی سەرۆک کۆمار هەڵەبژێرێت ئەو خۆی مخالفەی کرد. باشە دواتر سەرۆک کۆمار ئێستا ڕوبەڕووی ئەو مشکلەیە بێتەوە. سەرۆک کۆمار ئەبێت لە 15 ڕۆژەکە تەکلیفی بکات. ئەوتر ئەوەش بوو ئەمان ینی کتلەی ئەکبەر مرەشەحی کتلەی ئەکبەر باش ئەمانیش کتلەی ئەکبەریان مرەشەحیان تەقدیم نەکردووە، بەڵام لێرە سەرۆکی کۆمار لە ڕاستیە مقەیە دەبێت بە دەستورەکەەوە، چونکە سوێنی دەستوریە خۆن ئەڵێ ئێمە بە دەستورەوە مقەیە دەبین. ئێمە باسی سیاست ناکەین، من باسی دەستور دەکەم. لە باسی لە دەستورەکە سەرۆکی کۆمار ئەبێ ناوی یەکێک بنێت لە 15 ڕۆژە بێ ئەو ناوی ینی ئەو کەسە بدرێ بە یعنی تەرشی تەکلیفیەکات نامەی خۆی داتی ئەڵێکا کە بڕۆتەوە وەزارەتی خۆت تشکیلکە ئەبێت لە 30 ڕۆژە ئەوش تەسمەی ناوی وەزیرەکانی بکات، دواتر لەگەڵ منهاجی ویزاری دەدرێتە پەرلەمانی عێراق یا مەجلیسی نواب. ئەو مەجلیسی نوابەی کە بەداخەوە خۆشی دەستوری نییە لە چکە بە لە 2 غورفە پێک نهاتوە تا ئێستا لە 1 غورفە پێکاتوە. باش کاکەکە ئەوەیە ینی لێرە شکاندنی دەستور بەڵێ باش کاک ڕزگار، بەڵام ئێستا هەندێک ببوورە هەندێک لەوانەی ناو چوارچێوەی هەمانجی دەڵێن سەرکۆمار ئەو کاتێک کە هەڵبژێردرا ینی چوارچێوەی هەم یا کوتلەی گەورەی ڕان نەسپاردووە بۆیە کاتەکە تێ نەپەڕیوە. وڵای ئەوە پینەوپەڕۆیە کاک حاکم فەرهاد، باسی کتلەی گەورە و ئەوانە ئەڵێ مرەشەحی کتلەی ئەکبەر سەرۆک کۆمار کتلەی ئەکبەر دیاری ناکات. کتلەی ئەکبەری نیابی ئەوان دیارە ینی لە ناو مەجلیسی نوابە خۆیان ناویان ناو ئیطاری تەنسیقی ئەوان خۆیان ویان ناو نابوو کە کتلەی ئەکبەر دوو بۆچوونیشی هەیە، بۆچوونێکیان ئایا ئەوانەی کە زۆرینەی دەنگیان کورسیان هێناوە یا ئەوانەی لە ناو پەرلەمانە ئەوەش ئیشکالێکی ترە، بەڵام بتەمان ئەوانەی کەوا زۆرینەی دەنگ و زۆرینەی کورسیان هێناوە ئەوانە کتلەی ئەکبەرن بە بۆچوونی من و بە بۆچوونی دروستی دەستوریش. بەڵام لێرە ئایا
سەرۆکی کۆمار ئازادی ئەو ئازادی هەیە بڵێ وەرەکە کە چێتان عەدەدی کورسیەکانتان چەنە زیاترە لە هەمووی زیاترە فەرمو ئەوەی تەقدیمی بکەن ئەگەر تەقدیمی ناکابێ یەکێکی کە تەکلیف کات. باش کاک حاکم ڕزگار بەڵام یەک خاڵ هەیە لێرە ئێوە هەرچەند ئاماژەشتان پێدا ساڵی 2010 دادگای فیدراڵی بەناوبانگە بۆ فروفێڵی دەستوری و ئەیهێنێ و ئەی باو باوەسی خۆی بۆ شیعە یەکلایەکاتەوە بە ئەم قسەیەمان لەسەر ئەوە بێ ئەگەر کەسێک هات و تانەی لێداگوتی ئەم کەسە لە دەرەوەی ماوەی دەستوری پێشکەش کراوە پێدوانەیە دادگای دەستوریش هەر بۆ ئەمەش فروفێڵێ بدۆزێتەوە و تێی پەڕێنێ تۆ زۆر باسی شکاندن و پێشێلکردنی دەستورەکەی. ڕاستە ئەتوانێت شتێکەڵێ بەڵام ئەو شتە ئایا ئەو قسەی کە ئەوەی کە ئەو قرارێ ئەو دەریەکات بە مەعیاری دەستوری دروست و بە مەعیاری بە پێوەری دەستوری بە منطقی ئایا ئەوە ئەکرێ قوبوڵ بکرێ بەڵام ئەبێتە ئەمری واقع من چی لێ بکەم بە ئەمری واقع هەمووی شتەکان ڕۆشتووە ئەی ناخۆی نابێت یعنی ئێمە چمانەیەکەیە تۆ لە کاتی خۆیە کتلەی ئەکبەر مڕەشەحی خۆی تەقدیم بکات و سەرۆکی کۆمار تەکلیفی بکات بەڵام ئێمە هەموو شتەکان ڕێز لە دەستور ناگیرێت بەڵکو ڕێز بە بۆچوونی سیاسی ئیشەکەن لەبەر ئەوەش کە محاسبە نەکراوە تا ئێستا ئەم وڵاتە هەروە بەو جۆرە بەردەوامە بێتەوە بێ احترامی بە دەستور بەردەوامە بێ ئەینا کە تۆ ئەگەر لە مودەی قانونی خۆیە ئیجراعاتەکان جێبەجێ نەکرا کە عقوبەیەکی بەدیار عقوبەکە چییە؟ عقوبەکە سیاسیە زیاتر و مەجلیسی نواب ئەبێ محاسبەی لەو کاتا ئەبێت هین معڕەزە بێ بۆ مسائلە بەڕێز سەرۆکی کۆمار مسائلەکەی ینی یا مسائلە یا حتا وەکو عقوباتی تریشی تێدا هەیە بە شەرتێک سەرۆکی کۆمار ئەگەر لە دەستور لا بدات یا لە سوێنی دەستوری لا بدات یا لە حاڵەتی خیانەی عوزمایە بەڵام ئەم شکاندنی مدەدی دەستوری لادانە ئەم لادانە هەمویان کردویانە مەجلیسی وەزەرائی کات پەرلەمانەی کات محکەمەی ئیتیحادیەی کات بۆچی محکەمەی ئیتیحادی خۆی لە لادانی دەستوریان نییە لە ڕووی تەشکیلەکەیەوە لە لادانی دەستوریایە بۆچی مەجلیسی نواب خۆی لە لادانی دەستوریان نییە کە مەجلیسی ئیتیحاد دروست ناکات ئەمانە لە ڕاستیە ئەو لادانە دەستوریانەی کە قوبوڵ کراوە کە لادانی دەستوری بووە تا عرف کە لادانی دەستوری بێنرخ کراوە لەبەرەوە تۆ چاوەڕوانی ئەوە مەکە محکەمەی ئیتیحادیش قەرارێک دەرکا بڵێ کاکە ئێمە ئەوە ئیدانەی فڵان جیهەتەکەین لەبەرەوەی دەستوریشکان چکە بۆ خۆشی خۆی مشکلەی دەستوری هەیە لە تەرکیبەکەیە لە ڕووی هەیکەلیەت. باش کاکە ڕزگار بۆ خۆشت باش دەزانی ینی چوارچەوەی هەمانجی ئەم ماوە دوور و درێژە نەیانتوانی کاندیدێک دابنێن لە بینی خۆیانە جێرمە و کێشەیان هەبوو دوجار هاتوورەتە سەر ئەم کاندیدا ئەم کەسە کە ناوی عەلی زەیدیە بەڵام پرسیارەمەیە ئایا ئەم کەسەی کە ئێستا بۆتە کاندیدی هاوبەشی خۆیان ئایا ئەگەر لە ماوەی 30 ڕۆژەکەیە کە ئەم شەو وا بڕیارە ئیعلانی بکەن و سەرکۆماریش سبەی ئەم کەسە ڕابسپێرێ ئەگەر لە ماوەی 30 ڕۆژەکەیە نەیتوانی حکوومەت پێک بێنێ و کارنامەکەی پێشکەش بکات ئەو کات لە ڕووی دەستوریەوە چۆر ڕۆدا؟ بەڵێ هەر بە هەمان مادە لە فەقەرەیەکی تریانە ئەبێت بەڕێز سەرۆکی کۆمار یەکێکی کە تەکلیف کات لە 15 ڕۆژدا ئەڵێ تۆ کابینە ویزارێکە پێشکەشکە و ناوەکانیان و بدرێتە پەرلەمان ئەگەر ئەو کاتە یانیەکی شکە تەکلیفەکرێت بەڵام کاک هەر بەم دەوامەیە ینی ئەبێت تەکلیفێک ئەگەر سقەی ئەگەر مەجلیسی نواب سقەی نەدایە دوایی تۆ بێ بکەویتەوە بەردەمی مشکلەیەکی تر یعنی کە ئەوەیە ئایا مەجلیسی نوابیش ئەگەر سقە نەدا بە چەند کابینەیەک ئەویش معارەزە بێ بۆ حەلکردن. بەڵام کاک ڕزگار ئێوە ئاماژەتان بەوەدا کە ئەوەی بەم ئالیەتەی ئێوە قسەشە فەرمووی بەڵێ فەرموو فەرموو بەڵام کاک ڕزگار ئێوە زۆر ئاماژەتان بەوەدا دەستور پێشێ دەکرێت
خۆیان پێشێلیەکەن ینی هیچ حسابێ بۆ بەڵێ. دەستور ناکرێت تەنها دەستورەکە هەر ناوە و ئەجینا هیچ شتێکیکە نییە کەس پێوەی پابند نییە کەواتە ئەمە هەر وەکو جۆرە چوارچێوەیەکەی هەر بۆ ناو بڵێ وەکوەڵی بۆ تام ئەڵێن وڵا عێراقیش دەستوری هەیە کەواتە ئەتوانن هەمووی تێپەڕێنن بەڵێ تێپەڕێنن چکە دەستورەکە بالفعل هەر تەنها وەکو شکڵێک لە ڕووی شکلیەوە دەستورەکە دەستورێکی جوانە من بەدڵمە بەڕاستی دەستورەکەم بەدڵە لە هەندێک شتیانە بێت بەڵام هەر وەکو شکلێک بۆ مەزهری دەرەوە ئەڵێ ئێمە دەوڵەتێکی دەستوری و تەداولی سلمی بۆ دەسەڵات و دەسەکەین ئەو هەندێک شکلیاتی تیاهێنن بەڵام شکلیاتەکان لە بێ لەگەڵ جەوهرە یەک بگرێتەوە خۆ تۆ دەستور و قانون و ئەوانە بۆ ئەوە نییە هەر لە دوورەوە بڵێ وەڵام من دەستورمە ئەی لە ناوەڕۆکە ئەگەر دەستور پێشێل نەکرێەوە ئەگەر خەڵکی ئەگەر سوڵتەکە خۆی ئەوانەی کەوا دەستورەکەشیان داناوە ئەگەر ئیلتیزام بە دەستورەکەەوە نەکەن ئەی باشە شێتر احترامی دەستورەکە بگرێت لە کاتێکە ئەم دەستورە و ئیلتیزام نەکردن بەم دەستورەوە ئەمە مەترسی هەیە لەسەر وحدەی عێراق خۆی حتا عێراقی پێهاڵەوەشێتەوە لەبەرەوە يعني أرز ملة وحدي عراق وسيادي عراق وسيادي وڵاتەکە هەمووی مرتبطە بەم دەستورەوە بەڵام ئەو هەموو شکاندنی دەستورە بەڕاستی مەترسیەکە لەسەرەوەی کە ئاماژەیەکی دلیل و بەڵگەیەکی سابتیشە لەسەرەوەی کە مقررین و مشرعین و حکام و دەسەڵاتدارانی عێراقیەکان تا ئێستا هیچ تەرسیخبوونێک لە مەوادی دەستوری لە عقل و زەمیر و قەناعەتیانە دروست نەبووە کە ئەمە وەکو دەقی پیرۆز ئەبێت تەماشای بکرێت دەستورەکە خۆیان ئەوان نووسیوە زۆر باشە کاگرزگار کاتم زۆر کەم ماوەگەر بەڵام دێت و من سپاست دەکەم بەڵام ئەوەی هەیە ئەو واقعی کە هەیە ئێستا تۆ ئاماژت بەوەدا ئەگەر ئەم دەستورە جێبەجێ نەکرا عێراق بەرەو هەڵوەشانەوە دەچێت ئێستا ئەوەی حکمی عێراقەکە میلیشیایە و ئەمریکاش داوای کردو دەڵبێ میلیشا هەڵوەشێتەوە پێ دوایە ئەم سەرۆگۆزیرانی داهاتوو بوێرێ دەست بۆ ئەو بابەتە ببا خۆبان لە دەستورەکە گەڕێن دەوێرێت دەست بۆ ئەو ببە بڕوا ناکەم یعنی کەواتە هەروەکو خۆی مێنێتەوە ئەمە ئەبێ گۆڕانی جەوهەری ببێت گۆڕانی جەوهەریش بەهێز ئەبێت زۆر هێزیش لای کێیە بۆیە من تەوەقع ناکەم ئللا ئەگەر ئەمریکا بە ئیسرارەوە بێوێ ئەوەی کە ئەوێ بیکات بە زۆر بیکات زۆر باشە دەست خۆشە زۆر بەڕێز کاک ڕزگار محەممەدەمین دادوەری بەناوبانجی کورد گەلێک سوپاس ڕاستەخۆ لە شاری سلێمانیەوە لەگەڵ مامی سوپاس بۆ ئێوە کاتێکی خۆشەوتان باش